لەگەڵ دادم بەبێ ئامانج بەسەر شەقامەکەدا دەڕۆیشتین. کەش و هەوایەکی خۆشی بەهاری بوو و ژینگە هەر شین دەچوو. هاتوچۆی خەڵک و ئۆتۆمبیلەکان زۆر بەڕێکوپێکی داهاتە بەرچاوم. ساڵی 1992 لە یەکێک لە شەقامەکانی شارێکی ئەڵمانیا دەسوڕاینەوە. پیاسەیەک تەواو بە بێوازی کە بۆ خۆشمان نەمان دەزانی لەکوێین. ڕەنگە بێرلین بوو بێ یان گەورە شارێکی تر. وەرزی بەهار بوو یان هاوین. چاک نایەتەوە بیرم، بەڵام وڵات زۆر سەوز و جوان بوو. شەقامەکان ئارام بوون، بەڵام دەنگی مۆسیقا نەدەهات. نازانم بۆ مامۆستای ئینگلیزیمان ئاغای عەبدوڵڵایی دەیکوت لە شەقامەکانی ئاڵمان هەمیشە دەنگی مۆسیقا دێ. هاوکات لە نێو دڵی من و خوشکەکەمدا تەم و مژێکی خەماوی چڵی دەدا. چڵی ئازارێک کە دەربڕینی زۆر ئەستەم بوو. ئازارەکە وەک بوغزێک لە نێو قوڕگماندا گیری کردبوو. هەرچی دەنکرد و دەمانکراند دەربڕینی مەحاڵ بوو و هەر بەرەو هەناومان دەچوە خوار. وەک باب مردووان خەمبار و هەتی و ئاسا و بێماڵ و حاڵ دەسوڕاینەوە. لە جیاتیەوە کە خۆشحاڵ بین پێمان گەیشتۆتە ئەوروپا. بۆ وامان بەسەرخۆهێنا. ئەو نیشتمانە خۆشەمان بۆ بەجێهێشت. ئەدی ئەو شارە خۆشە. خۆ ئێرەش هەر بە قەت شنۆ سەوز و فێنکە. خۆ لە برسان قڕ نەببووین. هەموو شتێکمان هەبوو. ماڵ، زەوی، خزم و کەس، دایک و باب، دۆست و برادەر، هەر ئازادیمان نەبوو، ئەویش لەگەڵی ڕاهات بووین. چونکە قەتمان نەدی بوو، تامیمان نەچێشت بوو، هەر وەڕەزیشمان نەدەکرد. بۆی هەیە ئازادی زۆریش خۆش نەبێ، هەر خودا بۆ خۆی دەزانی. ئێمە کە نەماندیوە. بەدەم ئەو خەون و خەیاڵانەدا لەگەڵ دادەنەسرینم سەرمان بەردا بوو بە شەقامەکانی ئەڵمانێکی سارد و غەریب و بێڕوحدا دەسوڕاینەوە. قەت نەمدەزانی ئەوروپا ئاوا ناخۆش و کوشندەیە. ئای کە چیمان بەسەرخۆهێنا. تازە چۆن بگەڕێینەوە. خۆی تلەعاتی ئێران هەر دەمان کوژێ. لێرەش بمێنینەوە لە تەنیایی و بێکەسیدا دڵمان هەر دەتۆقێ. بەدەم پیاسەکردنەوە نەرمەدەنگێکی مۆسیقام گوێ لێ بوو. نا مامۆستاکەمان ڕاستی دەکوت، ئەوە تا دەنگی مۆسیقای دێ. لەبەر دەرچی بازارێکی گەورەدا کابرایەکی سەر و پرچ هاڵۆزی کوێری ڕووناک دڵ ئاکاردیۆنە کۆنەکەی کە هەر وەک یادگاری شەڕی دووهەمی جیهانی دەچوو زۆر بە ئارامی دەژەمی. دەمەویست بچم بەسرتە پێی بڵێم کە حوسێن بەلەدی دەناسێ، بەڵام کوڵی گریانێکی قورسم لە ئەوکیدا بوو و قسەم بۆ نەدەکرا. من کە گوێم لە ئاکاردیۆن دەبێ نازانم بۆ حوسێن و ژەنیارەکە حەسەن زیرەکم دێتەوە یاد. تۆ بڵێ ئەو کابرای ئەوان نەناسێ؟ هەر بڵێ کەس هەبێ حەسەن زیرەک نەناسێ؟ ئەوە چەند سەعاتە نوتقم بەستراوە و وەختە دڵم بتەقێ بۆ قسەکردن. ئاخیرەکەی سۆزی مۆسیقاکە وای لێکردم وەکو شێتان یەک بەخۆم دەستم بە گریانێکی خەست کرد و هەتا بە کوڵتر دەگریام زۆرتر ئەوەندە بوومەوە. ئەوەندە گریا بووم ئیتر دەنگم لێوە نەدەهات. لە ناکاو دەستێکی گەرم نێو چاوانی گرژبووی منی هێور کردەوە و ئارامیەکی بێوێنەی پێبەخشیم. ئەو دەستە ئاشنا بوو. زانیم دەستی دادم نییە. ئاخر ئەویش وێڕای من دەگریا. تۆ بڵێ لەو غوربەتەدا دەستی چی ئاوا بە سۆز بێ؟
دوجار بە دەنگەکەی ناسیمەوە. دەنگی دایکم بوو کە دەیکوت ڕۆڵە گیان ئەوە بۆ وا دەگریەی. چی بووە؟ هەستە هەستە ئەوە دیسان خەونی هاڵۆزت دیوە. هەستە بەرخم هەستە وەخت بوو سۆبەکە بکوژێتەوە نەوتیشم بۆ تێکردووی. کە دەستی دایکم و دەنجی ئارامی پڕ لە خۆشەویستی ئەوم بەڕاستی هەست پێکرد و بۆم دەرکەوت ئەوە تەنیا کابوسێکی هاڵۆز بوو و هیچی تر. ئێستاژەوە لە ماڵی خۆمان و لە زێد و شارەکەم شنۆم. وەخت بوو لە حەزمەتان خەنی بم و خۆم بە سۆبەکەی دادم. دایکم دەستی گرتم و نەیهێشت. ئەوجار سەرم دانا سەرسەری نەکەوت. کوتم ئۆخەی حەسامەوە. کاتژمێر 4 بەرەبەیانی بوو. پلەی گەرمای سۆبە نەوتیەکەم کەم کردەوە و لێفە قورسەکەی کە دایکم بۆ خۆی بۆی چاک کردبووم و بە قوماشی کراسی بوچێنەی خۆی ڕووی بۆ تێکردبووم بەسەرم دادا و بە خەیاڵێکی ئاسوودە لە ماڵەکەی خۆمان کە ئەو کاتی ئاخرین ماڵی سەیداوێ بوو بۆی خەوتمەوە و ئێستاشی لەگەڵدا بێ نازانم کەنجێ لەو خەوە قورسە بوومەوە و چۆن هەستام. 4 2020 ڕۆژانی قەرەنتینەی کۆڕۆنا. مام کوردنژاد ئیبراهیمی، فینلاند.